سەرکۆمار و سەرۆگۆزیران بە ئاشکرا گوێ لێبرن. ئەو ڕخنانی کە ئێمە ئاڕاستەی دەوڵەتی دەکەین وەکو وا لە کاتێک دەچنە مەیدانەکانەوە دەڵێن ئەمانە دوژمنی وڵاتن، سەیر دەڵێن ئەمانە دەبینن ئەمانە پێمان دەڵێن دەوڵەت و میلەتەکەمان قاتیلە بکوژە، چونکە دەوڵەتێکی پیرۆز ئەمان جارێکتر دایانەی بیخەنەوە مێشک و هزری خەڵکەوە بە تیۆری زۆر بەتاڵەوە پڕی بکەن مێشکی خەڵکی، هەوڵ دەدەن بەم زیهینەتەوە خەڵک بێنە پشتی خۆیانەوە. ئێمە شتێک نەزانین نازانین ئەم دەوڵەتە قاتیل و بکوژە، لە بەدرێژایی مێژوو زۆر زۆر قەتڵی کردووە، قاتیلە و تەواو. ئێستا Dersim katliamını kim yaptı? قەتڵامی دەرسیم، چۆڕووم، سیواس کێمانی کرد؟ گازی گەزی لە ڕۆبۆسکی کێمانە کێ کردی؟ ئێستا سیرکەن دەوڵەت هەموو ئەمانە دەکات، بەڵام نابێت حەقیوانیش بخۆین، دەزانن کە چۆن ئەمانە بپۆشن. ژمارەیەکەن لە پۆشینی قەتڵامەکانیان. Devlet içinden karanlık güçler falan değil öyle. ئەمانە هێزی تاریک نین لە ناو دەوڵەتە، ئەمانە بە شێوکی ئاشکرا هێزەکانی ناو دەوڵەت ئێشکەنجێ ئێوە دەدات، بەڵام ئێوە نابێ باز لە تاوانبوونی ئەو دەوڵەتە بکەن و تاوانباربوونی ئەو دەوڵەتە بکەن کە ئەو تاوانی ئەنجامداوە. چەندین شوێنی کار لە ماوەی نزیکە لە یەک شەو دووشەوە لە دوو ڕۆژدا سووتێنرا لەبەر چاوی دەوڵەتەوە، هەموو ئیمکاناتی دەوڵەت لەبەر چاوی هەموو ئیمکاناتی دەوڵەتەوە و شوێنانە سووتە بە هاوتای قایمقامونی لە بارگاکانمان سووتێنرا، هیچ لایەکی دەوڵەت تەداخولی نەکرد، بەبەر چاوی خۆمانەوە، بەبەر چاوی دەستگار ڕاگەیاندنەکانەوە کاریان کرد. کاتێک هەموو بارگایانە سووتێنرا و ڕوخێنرا لێ پێچینەوەیان لە بەرامبەر چێکەوتیان لە بەرامبەر بە تۆ، چونکە تۆ توتە دەوڵەت کردوێتی. ئەمانە سەرکەوتوونی لە پۆشینی تاوانەکانیاندا. چەندین ڕۆژ هەوڵی لە کەدارکردنی ئەمەیاندا. ئێستا ئەم دەوڵەتە هەوڵ نەداتکەوە خۆی بێت تاوان نظام نیشان بدات و بڵێ ئەمە مناڵێکی ساوایە و ئەو نەبێ باکە. ئێمە بەرامبەر بە دەوڵەتێکی بەربەری ئێمە هەوڵی بە دیموکراتیزەکردنی دەوڵەت دەدەین، نەک پارچە پارچەبوونی. دەمانەوێت خەڵک بەرەو پێش بچێت، دەمێت ئەو مافانی کە لە خەڵک سەنراوەتەوە زەوت کراوە بۆیان بگێڕینەوە. بەڵێ تەماشاوانێنجا